ئەم شەو دەتوانی یاری GTA 6 بکڕی وەگەر $100 بە GTA 6 بدەی مەرحەلەی زیاتر جلوبەرجی زیاتر ئۆتۆمبیلی زیاتر وەردەگریت جا چی وەردەگری باسی بکەن دوای 13 ساڵ لە چاوەڕوانی دوای دوو تڕێدەری GTA 6 کە تەواوی ئینتەرنێتی تەقاندەوە دوای ئەو هەمە دزی پێکردنە ڕۆژ بە ڕۆژ کەشتەکانمان دەست دەکەوت ئەم شەو دەتوانی یاری GTA 6 بکڕێن وێستا کاتێتی دزدانەکەت بکەیتەوە پارە دەربێنی و یاریەکە بکڕی بەڵام پێشەوەی بیکڕی چەند کاژمێرێکە خەریکم هەرچی زانیاریە کۆم کردێتەوە لەسەر هەردوو بێژنی $80 و $100 کۆم کردێتەوە بۆتانی باز دەکەم تا بڕیار بدەن کامە بکڕن وەگەر بیکڕی چی وەردەگری سڵاو ڕێز و خۆشەویستی ماوەڕێیان ژیرتان لەگەڵا لایک و سەبسکرایب و فۆڵۆ ببین ڕۆمال زیاتری یاری GTA 6 ڕۆکستار ئەمڕۆ نیوەڕۆ تاوای زانیاریەکانی لەسەر پریۆردەری GTA 6 بڵاو کردەوە ئێستا بە فەرمی دەزانی یاریەکە چی لە خۆ دەگرێت نرخەکان چەندن کەی دەتوانی یاریەکە داوڵۆند بکە وا شتەی زۆر سوپرایزی کردم ئۆڵتمەت ئێدیشنی یاریەکەیە کە تەنیا جوانکاری و دووسێسکین و جلوبەرگ نییە بەڵکو کۆمەڵە شۆپ و دوکان و مەرحەلەی ساید میشنی تێدایە گەراجی تایبەتی تێدایە شتی وای تێدایە لە ڤێژنی سەرەکی یاریەکە دەستت ناکەوێت جا با بە نرخەکان دەست پێ بکەم یاری GTA 6 بە $79.99 دەست پێ دەکات ئۆڵتمەت ئێدیشنەکە $100 واتە $20 جیاوازیان هەیە هەمومان لە نرخی $100 دەست پێ دەترساین بەڵامی دیوانە بوو $80 ستانداردێکی نوێیە بۆ زۆرینەی خەڵک بەڵام گەربیر بکەیتەوە چی وەردەگری ڕۆکستار چی دروست کردووە بە سەراحەت پێتان دەڵێم دەکرا خراپتر بە و ئێستا بەو شێوەیە خراپ نییە جا ڤێژنی دیسکەکە واتە کە پێی دەڵێن CD تێدایە CD تێدا نییە گەر بستێت دوکانێک ڤێژنی فیزیکال یاریەکە بکڕی CD تێدا نییە تەنیا پارچەوەرەقەی تێدایە کۆدێکە لەسەر پلیستیشن یاخود ئەکسبۆکسەکە داخڵی دەکەیت و دەبیتە ساحەبی یاریەکە داوڵۆدکردنی یاریەکە چەند ڕۆژێک زووتر دەست پێ دەکات لە 12 واتە هەفتەیەک زووتر مەجارە دەتوانێت داوڵۆندی خۆت بکەیت پێشەوەی یاریەکە لە 19 بڵاو بێتەوە جا بە شێوەی فیزیکالیش بیکڕی هەر دەبێت چاوەڕێبی واتە زووتر دەبێت خۆت ئامادە بکەیت چونکە لەوەش ئەکید بن سێڤەرەکانی ئینتەرنێت بە کوردستانیشەوە زۆر لۆدیان لەسەر دەبێت وەلەوانەیە لە 19 کێشت بۆ دروست بێ بۆ داوڵۆند بێمەسە ڤێژنی ئۆڵتیمەیت ئەمانە وەردەگری بە دەمەوێت ئەوەش بڵێم کە ڤێژنی ئۆڵتیمەتی ئاسایی نییە شتی زۆری تێدایە لەوانێ ڕۆکستار یەکەم کۆمپانیا بێت لە مێژوو کارێکی وا بکە ڕۆکستار دەڵێ ئەو شتانەی زیادمان کردووە لەگەڵ چیرۆکی سەرەکی یاریەکە گرێمان داوە لەگەڵ هەر چاپەر یاریەکە شتێک لە شتانە وەردەگری ئۆتۆمبیلەکانی ئۆڵتیمەیت خۆ لەمانە دەگرێت 95 گرۆتی چیتە ئەمە ئۆتۆمبیلێکی ناوەڕاستی 1990ەکانە کلاسیکیە وەرزشیە ئۆتۆمبیلێکی ڕێترۆی فیوچریستیکە لە سەرتا بۆ نابێتەوە دواتر لەگەڵ تێپەڕبوونی چێڕۆکی یاریەکە وەری دەگرین بەڵام بێگومان دەبێت ڤێژنی ئۆڵتیمەتی یاریەکەت هەبێ ماتۆری دینکە ئیندوارۆ و کریست کایاک هەردووشی لە گەراجی ماڵی جیسن دەبێت لە سەرتا یاریەکەەوە دەتوانانی تاقییان بکەیتەوە 67 ڤاپید دۆمینیتەر بەگی ئەمە مۆنیستەرێکی ئۆفرۆدا بۆ چیای کالاگا و دارستانەکانی دروستکراوە گەراجێکی خۆشی لەگەڵ دەبێت لە ناوچەی واستن بەی گەراجەکەش بە ناوی پێرادایز دەبێت چەکی هەیە وەستاش بۆکسی هەیە بۆ گواستن کەلوپەلانەی لە مەرحەلەکان دەزین بەشیتس و سکواڵاوە بەلەمێک لە کەناردەریای واشنگتن پارک دەکرێن بەڕەنگی پەمبە و شین گرادیەن کراوە خاوەنی بۆکس و چەک و تەقەمەنیە و ڕۆکستار دەڵێ بۆ ماسی گرتنە بەڵام من پێم وایە لە چیرۆکی یاریەکە بۆ مەرحەلەیەکی قورس لەوانەیە بەکاری بێنین ئەمە ئۆتۆمبیلەکان دەربارەی چەکە تایبەتەکان لە ڤێژنی ئۆڵتیمەیت $100 ئەمانە وەردەگرین The Hawk and Little Morgan Revolvers بەڵێ دوو چەک یەکێکیان بۆ لوسیا یەکێکیان بۆ جیسن بە تایبەتی دەبێت یەکێکیان ناوی مۆرگنە کە لەوانەیە ئیستەر ئێرجی ئارتر مۆرگن بێ بەڵام هێشتا بە فەرمی نازانین خاوەنی گروپێکی دەستکاری کراوە وردەکاریان لەسرە شێوەیان زۆر نایب دیارە و چەکی سەرەکی یاخود ساید ئارمەکەمان جیسن چەکی کەستمی گرادیتی EC9 دەبێت لوسیاش کلۆکی K17 دەبێت هەردووچیان بە وردەکاری خۆیانەوە بە تایبەتی بۆیان دروست دەکرێت و بەردام ئەمانەت پێەیە جاستە بێ مەسەر دوکانە تایبەتەکان کە تەنیا لە ڤێژنی $100 ئۆڵتیمەیت بەردەستەوە لێرە شتەکان تۆزێک سەرنجا چێشتر دەبن نمونە ساڵۆنی یونیسێکسی سارامان هەیە گۆڕینی قش ستایلی دەموچاو بۆ هەردوو کارکتەر بە شێوەیەکی زۆر تایبەت و جیاواز لە ساڵۆنەکانی دیکە بەردەست دەبێت گۆڕینی ڕیش و سمێڵ بۆ جیسن مەیکەپ و نینۆک بۆ لوسیا بەبێ ڤێژنی ئۆڵتیمەیت ناتوانانی سەردانی ئەم دوکانە بکە هەرا دوکانێکمان هەیە بە ناوی 305 ستۆک دوکانێکە بۆ فرۆشتنی جلوبەرجی شەقام هەندێک جلوبەرجی تایبەت تێدایە و تەنیا خاوەنی ڤێژنی ئۆڵتیمەیت ئەم دوکانات دەتوانێت بکاتەوە هەرا دوکانێکمان هەیە بنای One Eyed Willis مۆترۆپێکە لە دەریاچەی لیۆنایدا مۆکێتی تایبەتی بۆ پیکەپی ڤیدگرنۆدی جیسن هەیە وردەکاری ژوورۆی ئۆتۆمبیلەکان ستایلی تایبەت هەموو بۆ دەستکاری دەکات دروست دەکات جگە لە دوکانەکان لە ئۆڵتیمەیت هەندێک نیشن و مەرحەلەشمان هەیە بۆ هەڵگرانی ڤێژنی ئۆڵتیمەیتی ئەوانەی $100 دەدەن ئەم مەرحەلانە وەردەگرن نیشنەکانی وایمان بەدوای ئۆتۆمبیلی کلاسیکی فرێدراو دەکەوی دەیاندۆزیتەوە یاخود چاچیان دەکەیتەوە دەتوانێت بیان فرۆشیان خۆل دەیان خوڕی
چەندین مەرحەلەی ناوازە دەبێت بە پێی چیرۆکی یاریەکە ئەم برادرە ئەم ئۆتۆمبیلانت بۆ دەدۆزێت و تۆ دەبێتی بیاهینەوە. مەرحەلەکانی PTT جینیلیک گود ستۆر بەسەر کۆمپاوندێکی نایاسایی دادەدەیت تایبەتە بە چەند تاکنێکی دزمافیا و پاراوشتر لێوە دەست دەکەوێت یا خوشتی ناسروشتی ئەمانە تەنیا بۆ جەماعەتی ڤێژنی ئۆڵتیمێت بەردەست دەبێن. جا ڤێژنی $80 کە پری ئۆردەری دەکەی واتە پێش 19 مانگ بیکڕی چەند دیارێکت پێدەدا و بێگومان جەماعەتی $100 ئەم دیارانە هەر لەگەڵ خۆیان وەردەگرن. ئەمە زیاتر بۆ کەسانێک کە وەکو من مەسەن لەگەڵ یاری ڤایستی گەورە بوون ساڵانی 2000 شتی زۆر سەرنجاکێشی تێدایە. نمونە ئۆتۆمبیلش تێدا بەناوی 55 ڤاپت ستەینەر سیدانێکی کلاسیکە دەتوانین لە گەراجی تاین لە گەراجەکان شۆرتی بکەیت لە کەنار دەریای ئۆشن بیچ و گەراجێکی تایبەتی تێدایە کە خاوەنی کەنتۆری تایبەتە بەڵگرتی چەک و تەقەمەنی شتومەکی ئەو شتانێک کە دزیوتە لەسەر نەخشەکە لەوێ بە دیار دەکەوێت. دەربارەی جلوبەرجیش بۆ ئەوانەی پری-ئۆردەری یاریەکە دەکەن واتە پێش کاتی خۆی دەیکڕن جیسن جلێکی شیکی قاتی لێنن وەردەگرێن بە ڕەنگێکی پاستێڵ ستایلی قژی هەشتاکان ڕەک ستایلی ڤایستی لوسیاش درێسێکی کورتی سوور لەگەڵ قژی لول ئەمانە تایبەتن بە پری-ئۆردەر. وەکو ڕەنگی چەکیش پاترنی تۆمی ڤرسێتی ڤایستی دەگەڕێتەوە دەتوانانی بۆ چەکان زیادی بکەی هەر کاتێک بتەوێت. جا بێگومان ئەگەر یاریەکانی پێشوت کردبێ ڕێک دەزان باسی دەکەم گەڕ نابێگومان تێی ناگە. و پری-ئۆردەری پێدەوترێت ڤینتیج ڤایستی پاک کە بەڕاستی شتی باش تێدا وەشتەکانی هەمووی بەکاردێ و بە خۆڕایی وەریان دەگری پارێ زیادە نادێت تەنیا پێشوەختە یاریەکە بکڕی ئەم هەڵدا بەزمای ڤینتیج پاکە وەردەگری. جگەلەوە کاتی یاریەکە لەسەر پلەیستیشن و ئێکسبۆکسیش پری-ئۆردەر دەکەیت چەند شتێکی دیکە وەردەگری. نمونە $500,000 بۆ یاری GTA ئۆنلاین زیاد دەکرێت دیسکاونتی شار کاردەکان لەگەڵ چەند شتێکی زیادە بۆ کەسانێک کە GTA پلسیان هەیە. بەگشتی زانیاری گرنگەکانی ژەمڕۆ ئەوەیە کە بیزانی ئەم شەو یاخود سبەی شەو بۆ بەکاتی ئەو ستۆرەی ئەکاونتەکەت سەربەچە وڵاتێکە دەتوانی یاریەکە بکڕی داوڵند یاریەکە بۆ سەر کۆنسۆڵەکەت هەفتەیەک زووتر دەست پێ دەکە لە 1911 کە بڵاو دەکرێتەوە تەنیا لەسەر پلەیستیشن 5ەکان و Xbox Series X-ەکان ئەم یاریە بەردەست دەبێت تاوە کوێستا لەسەر PC دیارنێکی بڵاو دەکرێتەوە. ڕۆکسات دەڵێ یاری GTA 6 یاریی سینگل پلەیری چیرۆچیە ڕێک بەواتای ئەوەی مۆدی ئۆنلاینەکە لەوانەیە وەکو یاریی جیاواز بفرۆشن و لەنام ئەمان نییە ئەمە تەنیا یاری سینگل پلەیرەکەی بەها $80. جا ئێوە ئۆڵتیمەیتەکەتان بەدڵە یاخودنا گەر یاریەکە هەر دەکڕی $20 زیاتر دەدەی تەواوی شتەکانە دەداتێ بەم هەموو شتە زیادەی کە ڕۆکسا باسی کرد بەڵام ئەوە بیر لەوە نەکەنەوە گەر ستانداردەکەشتان کڕی هەموو چیرۆکی یاریەکە و شتەکانی جیهانەکە هەر وەردەگری ئەوانەی ئۆڵتیمەیت تەنیا زیاد کراوە کارگەی لەسەر یاریەکە و چیرۆکی یاریەکە بێگومان ناکە. گەر ناشتەوێت $100 سەر بکەیت بە بڕای من مەسەلەن $100 دەی ڤینتیج ڤایستی پاکەکە بۆ تۆ بەسە لەوانەیە کۆمەڵ شتێکرد پێ دەدا. بۆ من کەسێکی وەکو ئێمە گەیمەر بۆمە لە 2013 چاوەڕوانین و دەزان من خۆم عاشقی GTA مە $100 سەرفکردن بۆ 3 ساڵ چاوەڕوانی لەوانەیە قیمەتی نەبێت. جا خۆ یاریەکە 1911 بڵاو دەکرێتەوە بۆ 1911 بە جیسن و لوسیا دەگەڕێنەوە ڤایستی.